سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکان سەرەتاش سەردێڕی چەند هەوا چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان لە کانی دینار بێبەشکردنی زەینەب جەلالیان لە دەرمان ڕەتکردنەوەی دووبارە دادگایی کردنی پەخشان عەزیزی نادیاری چارەنووسی سالار ساعد موچێشی هەڕەشە لە بنەماڵەی دەست بە سەرکراوانی پیرانشار و دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە شەنگال. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان لە کانی دینار ڕۆژی پێنجشەمە 18 ڕێبەندانی 1403 کۆمەڵێک لەلایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە سەروبەندی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە چالاکی تەبلیغیان بەڕێوەبرد. بەپێی راپۆرتەکان لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە نووسینی دروشمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێت بژی حیزبی کۆمۆنیستی ئێران و بژی سۆسیالیزم لەسەر دیوارەکان ئەو شارەیان ڕازاندەوە و پێشوەختە ڕۆژی کۆمەڵیان لە هەموو ستەم لێکراوان و ئازادی خوازان پیرۆز کرد. بێبەشکردنی زەینەب جەلالیان لە دەرمان زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی کە لەلایەن کۆماری ئیسلامی و حکمی زیندانی هەتای بەسەردا سەپێنراوە لە دەرمان و مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ناوبراو بۆ ماوەی زۆرتر لە 16 ساڵە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەند کراوە. حکمی لە سێدارەدانی ئەو زیندانیە بە بۆنەی بەدەستەوە نەبوونی بەڵگەی هێرشی چەکداری هەڵوەشایەوە و گۆڕا بۆ زیندانی هەتایی. بەڵام سەرڕای تێپەڕکردنی ماوەی بەندکرانی هێشتا ئازاد نەکراوە و تووشی جۆرەها نەخۆشی بووە و تەنانەت لە سەرەتاییترین مافەکانی بە تایبەت ددانی هیچ پێداویستیەکی پزیشکی پێنەدراوە. ڕەتکردنەوەی دووبارەی دادگاییکردنی پەخشان عەزیزی ڕۆژی پێنجشەمە 18 ڕێبەندانی 1403 پارێزەرانی پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام ڕایانگەیان کە داواکاریەکەی بۆ دووبارە دادگاییکردن لەلایەن دیوانی باڵای کۆماری ئیسلامیەوە ڕەت کراوەتەوە. ناوبراو سیانزەی گەلاوێژی 1401 لەگەڵ چەند ئەندامێکی بنەماڵەکەی لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر کراو. پاش 3 مانگ و 3 هەفتە ڕاگررتنی لە ژووری تاکە کەسی ئەشکەنجە و ئازارێکی زۆر و هەروەها لێپرسینەوە لەلایەن ناوەندەمنیەکانەوە بۆ بەندی ژنانی زیندانیەڤین ڕاگوێزرا. لە ڕێکەوتی 3 گەلاوێژی 1403 لەلایەن دادگای انقلابی تارانەوە بە تۆمەتی بەشداری لە گروپە نایارەکانی کۆماری ئیسلامی و شۆڕشی چەکداری حکمی سێداری بەسەردا سەپێنرا. بەوتەی پارێزەری پەخشان عەزیزی داواکاری بۆ دووبارە دادگاییکردنی لەلایەن دیوانی باڵاوە ڕەت کراوەتەوە و مەترسی لە سێدارەدانی لە ئارەدایە. ئازادی ڕەزا کامەرانی بە دانانی بارمتە ڕۆژی چوارشەمە حەڤەی ڕێبەندانی 1403 ڕەزا کامەرانی کە ماوەی 2 هەفتە لەمەوبەر هاوکات لەگەڵ 4 کەسی دیکە لە شاری جوانڕۆ دەست بەسەر کرابوو بە دانانی بارمتە ئازاد کرا. ناوبراو ڕۆژی چوارشەمە 3 ڕێبەندان و لە ڕۆژی مانگرتنی گشتی لە کوردستان لەگەڵ 4 هاوڵاتی دیکە بە ناوەکانی ئاتیلا هەبدی، ستار بابایی، زەکەریا فیروزبەخت و ئیدریس عەبدوڵڵاهی بە توند و تیژیەوە لەلایەن ئیدارەی اطلاعاتی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ناسرا و بە مەیدانی نەوت ڕاگوێزرا. نادیاری چارەنووسی سالار ساعد موچێشی ڕۆژی دووشەمە 15 ڕێبەندان سالار ساعد موچێشی هونەرمەندی وێنەکێشی تەمەن 26 ساڵەی خەڵکی شاری سنە بە هێرشی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان سەرڕای تێپەڕبوونی 4 ڕۆژ لە دەست بەسەرکرانی ئەو هاوڵاتیە و هەروەها بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر بارەدۆخی تەندروستی ناوبرا و ئەو تۆمەتانەی لە پاڵی خراوە هێشتا ناوەندە ئەمنیەکان وەڵام دەرەوەی بنەماڵەکانیان نین و شوێنی ڕاگررتنی ئەو بەندکراوە دیار نییە. جێگای ئاماشەیە لە ڕۆژانی ڕابردووتە ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و چالاکانی مەدەنی کوردستان لەلایەن ناوەندە سەرکوتەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ئەڕەشیان لێکراوە. ئەڕەشە لە بنەماڵەی دەست بە سەرکراوانی پیرانشار لە ڕۆژانی ڕابردوودا ئیدارەی ئیتلاعاتی شاری پیرانشار هەڕەشەی لە بنەماڵەی دەست بە سەرکراوانی ئەو شارە بەهۆی بڵاوبوونەوەی هەواڵی دەست بە سەرکرانی ئازیزەکانیان لە میدیاکان کردووە. بە پێی زانیاریەکان ناوەندە ئەمنیەکانی ئەو شارە
ژمارەیەک لە بنەماڵەی دەست بە سەرکراوانیان بانگێشت و هەڕەشیان لێ کردووە لە ئەگەری بڵاوبوونەوەی هەواڵی دەست بە سەرکردنی ڕۆڵەکانیان و هەروەها شێوەی دەست بە سەرکرانیان و ئەو تۆمەتانەی بەسەریاندا سەپێنراوە لەلایەن ناوەندە قەزایەکانەوە لێپرسینەوەیان لێ دەکرێت. مانگرتن لە خواردنی ڕزگار بەیک زادە بابامیری لە بەندیخانەی ورمێ. بەوتەی ئەندامانی بنەماڵەی ڕزگار بەیک زادە بابامیری بەندکراوی سیاسی خەڵکی بۆکان ئەو هەڵسوڕاوە سیاسیە بە بۆنەی ناڕوونی چارەنووسی و هەروەها گوشاری ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرخۆی و بنەماڵەکەی مانی لە خواردن گرتووە. بەپێی راپۆرتەکان ناوبراوە مانگی خاکەلەوەی ساڵی 1402 بە تۆمەتی دەرمانی بریندارانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراو پاش لێپرسینەوە لە گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان حکمی سێداری بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە و بنەماڵەکەی بارەها لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە هەڕەشیان لێکراوە و لە ژێرگوشاری ناوەندە ئەمنیەکاندا. دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە شەنکال. ڕۆژی پێنجشەمە 18 ڕێبەندانی 1403 54مین گۆڕی بە کۆمەڵ لە شەنگال دۆزرایەوە و بە وتەی پسپۆڕانیە و بەشە زۆربەی ئەو کەسانەی کە لە گۆڕەکە هێناویانەتە دەرەوە خەڵکی ئەو ناوچەیەن. بە پێی زانیاریەکان تا ئێستا 94 گۆڕی بە کۆمەڵ ببورن لە شەنگال دۆزراوەتەوە، بەڵام بە تەنیا 54 گۆڕی بە کۆمەڵ کراونەتەوە. زۆربەی ئەو جەستانەی کە لە نێو گۆڕەکاندا بوونیان بووە لەلایەن ڕێکخراوی کرانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانەوە ناسراونەتەوە و ڕادەستی بنەماڵەکانیان کراون. زۆربەی ئەو کەسانە لەلایەن داعشەوە کوژراون و ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەو ناوچەیەش بە دیلی فڕێنراون. تا ئێستا لە نێو ئەو گۆڕانەی کە کراونەتەوە هەزاران ئێسکی قوربانیانی ئەو ناوچەیە دۆزراوەتەوە و هێشتا چارەنووسی لانی کەم 10,000 کەس لە خەڵکی ناوچەکە دیار نییە. کۆبوونەوەی ناڕەزایی کرێکارانی شاغڵی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی پێنجشەمە 18 ڕێبەندانی 1403 کرێکارانی ڕسمی وەزارەتی نەوت لە دوورگەی لاوان دژ بەوە دینە هاتنی داخوازیەکانیان و هەروەها خراپی دۆخی مەعەشەتی و ژیانیان دەستیان لە کار کێشایە و ناڕەزاتیان دەربڕی. ناڕازیان بە دەستەوەگرتنی پلاکارد خوازیاری وەلانانی جیاوازی، وەلانانی سەقفی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەناواتی خانەنشینی، لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، پەرداختی سەنەوات، پاداشت و ئیزافەکاری، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕە پارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خاننشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. یان لە دەستدانی 6 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوو چۆ لە کرمان. ڕۆژی پێنجشەمە 18 ڕێبەندانی 1403 بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبۆسی هەڵگری قوتابیانی کەچ لە کرمان 6 کەس گیانی لە دەستدا و 35 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی دوایین زانیاریەکان بەهۆی لە کارکەوتنی تورمزی ئۆتۆبۆسەکە ئەم ڕووداوە ڕوویداوە و 6 قوتابی بە بۆنەی سەختی برینەکانیانەوە دەست بەجێ گیانیان لە دەستداوە و برینداران کە دۆخی تەندروستی ژمارەیەکیان باش نەبوو بۆ نەخۆشخانەی شاری کرمان ڕاگوێزران. ساڵانە لە ئێران بەهۆی بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە دۆخی ئەمنیەتی قوتابیان و هەروەها خراپی دۆخی ڕێگەوبان ژمارەیەکی زۆر لە قوتابیان کە خزمەتگوزاری قوتابخانەکان بۆ هاتوچۆ بەکاردێنن گیان لە دەست ئەدەن یان بە سەختی بریندارە بن. کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی لۆردگان. ڕۆژی پێنجشەمە 18 ڕێبەندانی 1403 کادری دەرمانی نەخۆشخانەی لۆردگان دژ بە دینە هاتنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی لۆردگان ماوەی زۆرتر لە 1 ساڵە لە ئازدۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕەزایەتی دەرئەبڕن، بەڵام هێشتا هیچ یەک لە داخوازیەکانیان جێبەجێ نەکراوە. کادری دەرمان لە کۆبوونەوەکانیان داخوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی داخوازیە دواخراوەکان، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونەسەرەوەی تعرفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و گۆڕانی گرێبەست و کەمکردنەوەی سەعاتی کار بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆکوژی بەندکراوێکی مەحکوم بۆ ئێعدام لە ئیسفەهان. ڕۆژی سێشەمە 16 ڕێبەندانی 1403 بەندکراوێک کە بە تۆمەتی کوشتنی بانقەست
حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو کۆتایی بە ژیانی خۆی هێنا. بە پێی راپۆرتەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی ڕەسوڵ ئیبن عەلی بەندکراو لە زیندانی دەستگردی ئیسفەهان بەر لەوەی کە لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە لە سێدارە بدرێت کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ناوبرا و پێشووتر بە تۆمەتی کوشتنی بانقەست حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. بە پێی راپۆرتە فەرمیەکان لە ساڵی 2024دا لە ئەنیکەم 901 بەندکراو لە ئێران لە سێدارە دران کە ژمارەیەکی زۆر لە سێدارە دراوان چالاکانی مەدەنی و هەڵسوڕاوانی سیاسی بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا کاتوساتێکی خۆش بۆ هەموو لای.